Tem baş bînerênêja sîstemê nû yê bikaranîna mobayîlê li Kurdistanê ku bêguman gelek kompaniyên taybet bi mobayîlê necwan Korak Telecom, Asyasel herwiha Iraqûna ku ev li Iraqê li ser tasarê Iraqê bi herêma Kurdistanê jî ve kar dikin û bi milyûnehan beşdarbû heye û bi taybetî li herêma Kurdistanê kêm kes hene mobayîlê bi kar neînin û di îro da biryar hata dan kompanya Asyasel sîstemê şerke bi kar bîne بۆ ئاخفتن پێکردێ گەلو ئەف کۆمپانیە بشەیەکی گشتی تا چەند باندۆریان هەیە لەسەر ڕەوشە بوریە خەلکی بکارانینەوە ئان شێوازێ ئەو سیستەمی ئەو بکاربینن یە باڵانسا تا چەند باندۆری لەسەر داهاتی تاکی هەیە بشەیەکی گشتیان دەکارن لەسەر بابەتی بچوونین خوا نیشان بدەن سیستەمی نوێی بەکارهێنانی موبایل لە کوردستاندا ئەمە ناو نیشانی بەرنامەی ئەمرووی ئێوەی مایکی خەڵکە دوای ئەم ناوبەرە لە خزمەتی وەرگرتنی سەرنجێوەدا لەگەلم بن. دووبارە سەڵاتوانە ببینە لە بەرزەکان لە کوردستان بە تایبەتی و لە عێراق بەگشتی چەند کۆمپانیەکی پەیوەندیکردن هەیە لەوانە ئاسیاسێل کۆرەک تێلێکۆم عێراقونا لە کوردستان بە تایبەتی بەشێکی گشتی مۆبایلی ئاسیاسێل و کۆرەک تێلێکۆم بەکاردێنرێت ئایا ئەو سیستەمی ئەمانە کار پێکەن تا چەند لە بەرژەوەندی گشتی خەڵکدایە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە پڕانی خەڵک یان کە زۆربەی خەڵک مۆبایل بەکاردێنن بە تایبەتی کە ئاسیاسێلیش بڕیاری داوە لەمڕۆوە سیستەمی چرکە بەکار بێنێت کە بۆ هەر چرکەیەک 2 دینار واتە هەر دقەیەکی قسەکردن 120 دینار ئەروە ئێوە شەتوان لەسەر ئەم باسە بچوون و سەرنجەکانی خۆتان نیشان بدەن چاوەڕێی بچوونیەوەی یەکەم پەیوەندیمان لە کەرکۆی پەیوەندیەکمان لەگەلە ئەم کاتەوە باش ئەم کاتی ئێوەش باش دەستخۆش بێگەمەکەتان لێتم زۆر سپاس تەوەرێکی زۆر جوانتان هەڵبژاردووە بەڵێ بۆ مەسەلەی تەوەرە گەشتان بەڕاستی دەستخۆشی لا تەسەڵەکەم بەڵام زۆر شتەکە گۆڕەوە و هەنێ خەڵکی دەتوانای نییە باشان ئەو شتەیە کە لە دوازەی شەوە دەریان کردووە تاوا کۆم مەیدانی بەڕێی من ئەو بۆ بەیانیان بەکاری دێنن بۆ خەڵکەکە زیاتر هەیە بەڵێ نات پیشەوان سند کەم زیاتر بەرێ باشان من ئەتوانم تۆ ئەتوانین هەرێکی کەسەیە ناتوانێت ئەبێ سەیری زریفی خەڵکەکەکانین بڕیار بدەن بگومان ئەوانیش بەش دەربی زۆریان هەیە بەڵێ بەڵێ شناس لە کێرکۆکە سوپاس پێوەند دەکەێت لیزامان لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش زۆر سپاس ئەو بڕیارەی ئێستای ئاسیاسێل بە تایبەتی کە لە شاری سلێمانی زۆربەی خەڵک ئەم مۆبایلە بەکاردێنێت تو چۆن لێکە دەیتەوە باسی منوکو خۆم بەلامەوە شتێکی باش نەکەکراوە بە سیستەمی چرکاشون کە لەوانەیە بۆ کەسانی کە پەیوەندیەکانیان کورتە بڵێن چەند سانیە قساکەن باشە بەڵام بۆ ئەوان کە ئەتوان پەیوەندێکی درێژیان هەبێ زۆر زۆر خراپە دەبڕێ 1 دقە 120 دینارە با لە کاتێکا کە پێشتر 95 دیناریە دەرد بەلای منەوە شتێکی باش نییە ئەستان پێما بێ ئەم بڕیارەکە دەرچوو شتێکی باش نەبوو لە پەرلەمان کە دەنگی لەسەردرا هیچ باش نەبوو بەڵام ئێستا ئاسیاسەتی ما بێ بۆ تاویزی ئەوانە بڕێک باڵانسەیە دێ بەرامبەر بەڵام هیچ کاتەوە باش نییە دەلای من بەڵێ ئازادمان لەگەلە لە شاری کەرکووکەوە کاک ئازاد ئەم کاتەوە باش زۆر سپاس ئەو سیستەمی پەیوەندیکردن لە کوردستانە تو چۆن لێکە دەیتەوە تا چەند توانیوێتی خزمەتی گشتی بکە بەڵێ کاگا مەسەلەی سیستەمی پەیوەندی ینی دوو لایەنی هەیە لایەنی یەکەم ئەو کۆمپانیانی کە دێن با بڵێن ئاسەسێڵ و کۆڕک و زین کە هاتووە یەکەم تش بۆ بەرژەوەندی خۆیان ئەم سێ کۆمپانیاکە هاتوونە ئیشەکەن و شەبەکەکانیان داناوە دومین تشت ئەوەیە لایەنی هاوڵاتی ڕەچاو ناکەن بۆ نمونە حکوومەتی عێراق ئێستا ئەم سێ کۆمپانیای ناچار کردوە بەوەی کەوا سیستەمی چرکە بەکاربێنێ بەڕاستی دەبواە ئەوەشی تیاوە لە بڕیارەکەکەوە لەگە هەڵسوانی لەگە دۆخی نرخ با بڵێن دراو چ کاتێک لە دابەزین بوو ینی ئەو حسابیشی بۆ بکردا کە دراو قیمەتی هەبوو ئەویش ئەم سێ کۆمپانیایە با بڵێن نزم کا بەوەی کە نرخدا بگرن ئێستا بۆ ئەم کۆمپانیانە هیچ نرخدا ناگرن کاگاکار بۆ ینی هیچ بە هیچ شێوەیەک ئاسیاسێل بۆ نمونە بەشداربوانی خۆی
ینی پابند کردووە بەوەی کەوا تو ئەگە وحدە نەکڕی هێڵەکەت ڕائەگرێ یعنی ناچار دەکا بەوەی کەوا جە چ بای ئەوەی کەوا نەدەغدا بگرێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن کەوا ئەم دوو کۆمپانیای خۆمان کۆڕک و ئاسۆسیال ناچارکە بەوەی کەوا لە کاتی سیستەمی چرکە بەکاردێنن نرخشدا بگرن کاگاکات دەستخۆشی بەرنامەکەش زۆر سپاس شالەمان لەگەلە سەرما بابێت لە شاری سلێمانی شاڵە خانم کاتەوە باش ئەم کاتە باش تۆ هەسەنگان چییە بۆ سیستەمی نوێی کارپێکردنی موبایل بە شێکی گشتی لە هەرێمی کوردستان بڵێ سەرتا دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێکەم بەڕاستی تاوەرێکی جوانتان هەڵبژاردووە بەڵێ بەڵام سەبارەت بەو بڕیاری ئاسیاسێڵ من هیچ پێم باش نییە وەکو شخصی خۆم بەڵێ بەڕاستی یعنی زۆربەی کەس ناتوانێت بەو شێوەیە یعنی تلە مەولا بتوانێت ئەو تەنانەت ئەو سیمەش بەکاربێنێت بەڵێ سەرهەنگمان لەگەلە لە دەربەندی خانەوە کاک سەرهەنگم کەتەوە باش هەموو کاتێک و باشی بەڕێزیان زۆر سپاس ئەو شێوە بەکارهێنانی موبایل بە تایبەتی نرخی باڵانس تا چەند لەگەل ئابووری تاک لە ئێستای هەرێمی کوردستانە گونجێ وەڵی بەنیزبەت من و بەڕێی من هیچ هینێکیتیان نییە بۆ هاووەکو تاکی هاوڵاتی یان ئەیانەوێت نازانم چۆن خۆیان بازار خۆرەکەن بۆ خۆیان و چۆن یانایی خەڵکی فەقیر و هەژار ڕووتکەن ئەگینا چی هینێکیتیایە وەکو ئێستا من وەکو هاوڵاتی وەکو گەنجێک ئەگەر جاران دقەیەک تەلەفۆنم بکردایە بۆ نمونە 95 نارا ڕۆی بەڵام ئێستا دقەیەک تەلەفۆن بکەیت 120 دینار ئەڵێت من لە هەمان کاتە بۆتە گێڕمەوە ئەگەر تۆ دەسانێ نازانم ئاوا قسە بکەیت لە مەسەلەن 95 ناریا 100 دینارە بۆ ئەگەڕێتەوە ئەوە کەی یانە ئەوە کەی ڕاستە ئێمە با نەکرا من داواکاریەکم لە ئەوانەی کە هێڵی ئاسیان پێەیە هەموویمان بگرێت بە بۆمان بکەنەوە بە 95 نارەکە ئیتر نەچرکەمانەوە نەهێچە بەڵێ لە سەرما ببێت عومەر لە بەردەڕەشەوە ئەم کاتەوە باش باش برا زۆر باشم تو چاوانی الحمدلله بزحمت درباره کو رسیده کۆڕێکیان یا ئاسێسەلی لەکە ڕاستی کۆڕێکی گەلێک چیتەن بڕۆژێ بەس پشتی بژن دوازەوێدا کێمن زەتەن بەڵێ ینی ڕاستی زۆر چیتن کارتا کۆڕێکی بەڵێ کاک عومەر بەڵێ بەڵێ سپاس پەیوەندیەتە هەروەها هەواڵمان لەگەلە لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش ئاهلەن چۆنی کاگازاجان زۆر سپاس دەلێ لەسەر بابەتیان ڕۆمان من دەستە خۆش بێ بۆ تەوەرەکەت بەڕاستی تەوەرێکی زۆر جوانت داناوە هیوادارم کە هەموو ڕاگەاندنەکان بەو شێوەی جەنابتان کار بکەن بەڵام من لێرە ئەپرسم هەندێک کەسیژێ زۆر فەقیرەڵێ با بۆ مامکەنەوە بنەوە 5 دینار کاکە بۆنەوە 5 دینار یعنی بەڕاستی من پێم وابێ من دەستخۆشی ئەەکەم لە هەموو داهێنان و عولەمەیەکی تازە بەڵام ئەمە احتیکارێکە بەڕاستی کە لە میلە دەکرێت احتیکارێکە لە بینی دوو شخصا ئەو دوو شخصەش خۆمان باش دەزانین یەکێکیان لەو لایە یەکێکیان لەم لایە یعنی بۆچی کاکە دقیقەیەک تەلەفۆن بە 90 دینار بێ و بە 80 دینار بێ یعنی بەڕاستی زۆرە بڕوا بکەم مانگی وایە جاری وایە من باید 400-500 دینار کارتی تێکەم نازانم چی لێ یعنی محەقەت ئەمە عولەمە نییە بەڵام نایان ناوە عولەمە لە ژێری احتیکارە خەڵکیان احتیکار کردو من هیوادارم کە بەڕاستی دەستگایەکی لە پێچینەوەی تند هەبێ کە بتوانێت ئەوانە ئەو کەسانە تێکێکی وایە نێرسێنێت کە نەتوانم بەڕاستی بەو شێوەی احتیکار بکەن حەقە و نەشانێت لەو ماوانەیە خەڵک ویسان تەلەفۆنەکانیان دابخەن بەڕاستی هەڕەشە لە خەڵکو تۆڕەکەدا بڕین و نازانم چیوەمانە کۆمەڵشتا پرسیارێکە یعنی بەڕاستی دەستت خۆش بێ دەستان خۆش بێ بۆ ئەو تەلەڤیزیۆنە جوانە زۆر سپاس بەڵێ بینەرە بەرزەکان هەربزانیاریتان پەرلەمانی عێراق و کۆمسیۆنی ڕاگەاندن و گەیاندن ئاسیاسێل ناچار دەکات سیستەمی دەقە بگۆڕێ بۆ سیستەمی چرکە کە ئاسیاسێلیش ئەو تهدیدی ئەم سارە کردو هەروەها عێراق و ناش گۆڕیوە بۆ زەین بەڵێ لەسەر ئەمان بابەت هەڵومان لەگەلە لە چەمچەماڵەوە کاکەڵام کاتەوە باش کاتی تۆ باشکار بەڕاستی دەستخۆشی بەرنامەکە و یەکەم تەوەرێکی زۆر جوانە و بشاردووە زۆر سپاس بەڕاستی کە ئەو
بەڵێ ئەو بەرنامەیان داناوە کردیانە بە چرکە بەڕاستی هیچ پێمان باش نییە لە هیچی لە مەسلحەتی خەڵکدا نییە تەنها لە مەسلحەتی کۆمپانیاکاندایە. بەڵێ بەڵێ بینەرە بەرزەکان دیارە عێراقونا نەماوە داوای لەبوری نەکەین لەو زانیاریە بۆ بە زەین لەسەر هەمان بابەت ئەیوبمان لەگەلە لە سەی سایقەوە کاکە ئەیوب ئەم کاتەوە باش ئەلو ئەم کاتە باش هەموو کاتێکت سپاس دەکەم. بەڵێ وەڵاهی بە سیستەمی چرکەوە پێم وایە حیجی ئەوەیەک نییە کە ئینسان دڵی پێخۆش بکات چونکە هەر پێشتر باشتر بوو وەکو ئاسیاسیل بەڕاستی تاڵان و بڕۆی داناوە بۆ خەڵک من خۆم لەم ڕۆژانە بەشی 4 دقیقە وەحدەم پێ بوو کاتێکە قسەم کرد تەنها 1 دقیقەی تەواو نەکرد قسەکردنەکەی من نەش بوو بۆ چرکە. دوای تەلەفۆنم بۆ کردن وتم شتێکی ئاوا ڕووی داوە وتیان پاش 4 ساعتێ تەلەفۆن بکەڕێن بۆ تەگەێنم 4 دقیقە نانم تەلەفۆنتان بکەم بەڵام تاڵان و بڕۆ بۆ شێوەش نابێت. ئەمڕۆ لە ساعتێک من 3500 بۆ نردوم هەتا وتێ باوەڕکە دوو تەلەفۆنم پێ کردووە 2000 ڕۆیشتووە. بەڵێ باوکی هەڵۆ لە هەولێرەوە لە گەلمان ئەم کاتەوە باش باوکی هەڵۆ سپاس دەکەم بەڕێزی جانە ئەو کاتت باش کاکە جان ئەمن ئەو تەوەرە زۆر بە باشی دەزانم کەداتان ناوە بەڵێ بەڵام تەوەری ترمان هەیە لەسەر وەکو شتی تر بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە ئەم بەرنامەتان. بەڵێ ئەتوانی پێشنیار کە ئێمە لە خزمەت دەین بۆ تەوەرەکانی داهاتوو. پێشنیار وەکو ئێستا کە هەزیان داناوە بەڕاستی ئێمە لە هەولێر هەزێ ئەو هەزەیە بەڕاستی بێزاری کردوین وەکو فەقیریش کە خان و شتیوا دەکات لە هەولێر زیاتر ئێستاکە ئەو موادەی کە دێتن حەزم لێ بەرنامێکمان هەبێت لەسەر قەپانەکانی پشت سەیتەرا بەڕاستی هەموو بۆ فەقیرە ئەم زەرەرەی کە ئێستاکە مواد دێتن ئەو موادا کە دێ بە قەپان دێتن کمی دێت بەسای قەلابەکان یعنی ئەو تەوەرەشمان هەبێت دەستخۆشیتانی دەکات ئەو تەوەرەش زۆر شتێکی جوانە. بەڵێ سوپاس ڕێبارمان گەلە لە هەڵەبچەوە کاک ڕێبار ئەم کاتەوە باش ئەم کاتە داش گوڵەکەم زۆر سوپاس لەسەر بڕیاری ئەمڕۆی ئاسیاسیال. بەڵێ منۆکو بەشداربەوشی ئاساسیال بەڕاستی بڕێلەوەکو شخصی خۆمەک و ڕێواری دانێکم چکە بەڕاستی پێم وایە لە زەرری خەڵکی هەژارە لە زەرری خەڵکی نەدارە بۆچی کاکی من تۆ سەرکە چرکە کاکە ئەسا چکراوە بە چرکە حکوم بڵێن بڕیاری حکوومەتی عراقی بۆ خۆ حکوومەتی عراقی و تۆ بڕۆگرانیکە بەڵام ئەمان هاتوون چیان لە کردو چرکێکیان کردو بە 2 دینار بۆ تۆڕەکانی ترش چرکێک 4 دینار کە لە کاتێکە یعنی تۆ بیکەرەوە بەچی ئەدرێت چرکەیەک 4 دینار چه هاوڵاتیشی نەگوێت بنۆکو بەشداربەوشی ئاساسیال بڕیارمەوە لە پاش تاڵبوونی 3500 کە کۆمپانیا بۆی نردوم هێڵەکەم داخەم و بەڕاستی هەتاکو ئاسیا بە چرکە بمێنێتەوە خۆم نایکەمەوانێ. بەڵێ من دەستان خۆش داواکەم لە بەشداربوونی ئاساسیال بەڕاستی وەکو مانگرتنێک بە هەمومان بەڕاستی هێڵەکانمان داخین بۆی کە ئیدانی ئەم جۆرە مامەڵێکی نیەوە تا بیکەنەوە بە 6 دینار با چرکەی دینارێ بێت یان ئەوە تا بەڕاستی مژۆکو بەشدار بوو بەس بە حاڵی خۆ من هێڵەکەم داخم دەستان خۆش بێ. سوپاس. بەڵێ ڕێبارمان گەلە لە هاوڕێمان لەگەلە لە شاری سلێمانی کاک هاوڕێم کاتەوە باش ئێوارەتان باش هەموو کاتێکتان باش دەخۆشی بەرنامەکەتان هەیەگەم سپاس بۆ کەناڵەکەشتان بەڕاستی بەرنامەکانتان زۆر جوانە زۆر تەوەری جوان بەڕاستی من لەم ئاسیاساڵەوە زۆر گلیلیان هەیە زیاد لە حەدیش زۆریش بەڕاستی هەر ئیشێک ئەیکەن بەس مەسلحەتی خۆیانە هیچ بەرژەوەندی میلەت نییە. بەڵێ هیچ ئیسفادەیشی بۆ ئێمەتیانێت چونکە تۆ کاتێ تەلەفۆن ئەەکەی 2 دقیقە تێپەڕ بکات ئەوان لەسەرەوە زیادەی ئەخەنە سەر لە دینارەکەیە هەی زۆر زەرمەندی زۆر. بەڵێ بینەرە بەڕێزەکان بێگومان ئەم کۆمپانیا بە تایبەتی ئاسیاسێل و کۆڕێک تێلێکۆم کە لە پڕانی ئەنگ و سەرانسەری هەرێمی کوردستان بەکاردێنرێت ئاسیاسێل نزیکەی 8 ملیۆن بەشداربووی هەیە هەروە کوڕێکی تێلێکۆم نزیکەی 4 ملیۆن بەشداربوویە بێگومان ئەم کۆمپانیا وەکو کۆمپانی گەیاندنەوە توانی یانە خزمەتێکی باشی کۆمەلگا بکەن. لە ئێستاشدا ئێوە بچوونی خۆتان لەسەر سیستەمی ئێستای ئەم بە تایبەتیاوی ئەمڕۆ ئاسیاسێل کە بە چرکە کە پەرلەمانی عێراق ناچار کردووە سیستەمەکە لە دەقە بگۆڕێ بوو چرکە ئێوە تێبینیەکانتان چییە؟ لەسەرمان بابەت هاوڕێمان لەگەلە لە کەرکووکەوە کاکی هاوڕێ ئەم کاتەوە باش ئەم کاتە زۆر سۆنی برام زۆر سپاس. بەڕێی من هەموو کۆمپانیەکانی هێڵی گەیاندن لە عێراقا هیچ شتێکیان لەبارەی هیچ خزمەتگوزاریەکیان نییە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت
بۆ نمونە ئێستا تۆ یەک دەقا قساکەی 90 دینار یەکجار زۆرە ئەگە تۆ لێکی بدەیتەوە ئەگە بۆ کۆڕکتەمە بۆ خۆڕک بیکە یا بۆ لەکانیکە 120 دینارەوە ئەوە پارەی گەلێک لێ زۆرە کەسێک ڕۆژە تا ئێوارە حەمباڵیە کات یا کرێکاریەکە وەرەکات موبایل بای 2 ڕۆژ بای 3 ڕۆژگانی بەڕاستی حکوومەتیش هیچبیەکیەوە نەکردێتەوە ئایا زەریبێ یان سانسۆرێ بخاتە سەر ئەم کۆمپانیانەی گەیاندن کە بەکەی خۆیان نەتوانن چۆن بیانێ ئاوا تحکوم بە پەیوەندی هەیە نرخی پەیوەندەکان بکەن لە عێراقەوە ئەی هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان کوردستانیش وەک ئەوروپای لێ بێت کۆمپانیەکانمان ئەوەندەی بیر لە جوانی خۆیانەکەنەوە بیریان لە میلەت بکردایەتەوە هیوادارم ئەگەر ئەوانیش نایکەم حکوومەت بە زۆر پێیان بکات بەڵێ کایکی عەبدوڵڵا لە شارە زۆرەوە لەگەڵمانە کایک عەبدوڵڵا کاتەوە باش ئەم کاتەوە باش تا چەند گرنگە لەو کۆمپانیانەی ئەن لەو شێوە خزمەتگوزاری کە بە بۆ گشتی زۆر گرنگە تا چەند گرنگە ڕاچاوی داهاتی ڕۆژانەی خەڵێکی ڕاچاوی بەرژەوەندیەکانی خەڵک بکرێت بۆیە هەموو خەڵێکی لێ سوودمەند بێت بەڵێ زۆر سپاس دەستخۆشیە و تەوەرە جوانەتان لێ یەکەم بەڕاستی مەگەر NRT بتوانێت شتێکی وا بروژێنێت سپاس فەرموو بەنسبەت ئاساسیاڵەوە کام سیستەمەنوێی داناوە بوو لە ڕێگەی پێم وایە پەرلەمانەوە بێت بەڕاستی ئێمە دەستخۆشییان لێ ناکەین چونکە هیچ بەرژەوەندیەکی فەقیریتیان نییە بەڵێ جاران دقەیەک 95 دینار بوو احتیاطی ینی بۆ ڕازی بوون ئێمە هیچ گلەی و ڕخنێکمان نەبوو بەڵام ێستا تۆ دقەیە قساکەی کاتە 120 دینار ئەگەیتر لەمەدا بە مەسج لەگەڵ یەکتری ئاگادارکەینەوە تەلەفۆنیش بۆ نۆرماڵەکەی جاران هەر بڵێن بۆ 8 سنتێکە دقەیە 8 سنتێ برد بۆ نۆرمال 4 سنت بەڵام ێستا بۆ نۆرمال پێ ئەوەندەی ئاسیاسەڵەکەی ئەوە هیچ بەرژەوەندێکی کان ئێمە دەستخۆشی لەو بەڕێزانە ناکەین بەڕاستی مەسلحەتی فەقیریتیانە ئەمە ناڵێن ئەناکان ئەمیان چاکەیان خراپە هەمیان توجارین و دوای مەسلحەتی خۆیان کەوتون هیچ بەرژەوەندێکی تاک و هیچ بەرژەوەندێکی بەڵێ دڵشامان لەگەل لە شاری سلێمانی کای دڵشاد ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش قوڵان لەسەر سیستەمی بەکارهێنانی موبایل بە شێوەیەکی گشتی فەرموو دەستخۆشی و بەرنامەتان لێ یەکەم زۆر سپاسانەکەم بەڕاستی بەنسبەت ئەم سیستەمە تازەوە کە داهاتووە ئێستا بەڕاستی یعنی مخۆی خەڵک زۆرە لە ناو خەڵکە یعنی هیچ بەرژەوەندێکی میلەتی تیانە بەڕاستی جاران دقەیەک 95 دیناریە بر ئێستا 120 نارەبە ینی 20 ناریان نازانم ئەمە هیچ بەرژەوەندێکی میلەتی تیانە بەڕاستی نازانم هیچ بەرژەوەندێکی فەقیر و هەژاری تیانە هیوادارم ئاسیاسێڵ بەرنامەی سیستەمێکی وات یعنی بەڕاستی زۆر خراپە بەلای ئێمەوە زۆر سپاسی بەرنامەکەشانە زۆر سپاس میقدادمان لەگەلە لە شاری هەولێرەوە کاک میقداد ئەم کاتەوە باش ئەو کاتت باش بەڵێ لەسەر بابەتی ئەمڕۆمان شەرەتا دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم زۆر سپاس بەڕاستی ئەو بڕیاریکەوە ئاسی سەردەری کردووە بە زەرەری خەڵکە چونکە خەڵک لێکی ناداتەوە کەوا چۆن ئەو بڕیاری ئاسیسیل چونکە ئەگەر بێت و تۆ 5 دقە قسە بکەی لە بۆ سیستەمی ئێستا تقریبا 120 دینار زیاد لەسەر دەوەستێ بەڵام ئەگە بە سیستەمی کۆن با بڵێ تو 30 چرکە قسە دەکرد ئێستا 30 چرکەکە لەوانەیە 40 دینار لێ بڕێ معناها تو لەو 40 دینارە 55 دینار قازان زەکەی لە چرکەکە بەڵام لەگەل دقەکە بەراوردگیرکەی 120 دینار زەرەرە معناها تو زەرەرمەندی هاوڵاتی لێرە زەرەرمەندە لەو بڕیارە بەڵام پەرلەمانی عێراق بڕیارێکە دەرکردووە بۆی دەری نەکردووە کە خەڵک زەرەرمەند بێ ئەو پێی و باسەسێلی ڕاگەیاندووە کە لەسەر ما سیستەم واتە لەسەر 95 دینارەکە بیکە چرکە نەیگوتووە سیستەمەکە زیادکە لە دقەکە زیادکە لەسەر خەڵک پارەکە بەڵێ ئێمە هیوادارین بەرپرسانی کۆمپانیای ئاسیاسێل ئەگەر پەیوەندی بە بەرنامەکە بکەن بۆی زانیاری زیاتر لەسەر ئەمە بە خەڵک ڕابگەێنن مامۆستا بەهمەن مەڵەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش مامۆستا ئەم کاتتان باش زۆر سپاس سیستەمی بەکارهێنانی موبایل لە کوردستانە تو چۆن لێکێ دەیتەوە تا چەندە چێتە چارچەوەی بەرژەوەندی گشتی خەڵکەوە من دەستخۆشیتان لێ یەکەم دیارەوە کاری ڕاگەاندنەکانە کە بە دوای ئەم کێشانەیە بچن بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندی مامۆستا بڕا ئاماشمان لەگەلە لە چەم ماڵەوە کایک ئامان چەم کاتەوە باش زۆر سپاس مەمنون بە ڕێزی بەڵێ لەسەر بابەتی ئەمڕۆمان واللهی بەنسبەت تەوەرەکەتانە دەستخۆشیتان لێ یەکەم تەوەرێکی زۆر جوانە
زۆر سپاس فەرموو. بەڕاستی وەڵایم سیستەمی یاسیاسیڵی ینی هەموو خەڵکی بێزار کردووە بە شێوەیەکی زۆر ناشرینی ینی سیرەکەی هەموو کەسێ کارتێکە کڕێ بەشی ناکە نازانشتی لێ ینی قسەکردنەکەی ئەوە نییە کە قسەی پێەکە من داوادان لێ یەکەم ینی بە دواداچوونێکی زۆر جوانی بۆ بکەن بۆ ئەم تەوەرە و بەشکەم ئینشەڵا ئەوانیش کارێکی باش بکەن کە خەڵکی ئیسپاری لێ بکەن. بەڵێ بەرنامەکەتان لێ سپاس ئیسماعیلمان لەگەلە لە هەڵەبچەوەکە ئیسماعیل ئێوارەت باش باش بەڕێزم زۆر سپاس بەڵێ لەسەر تەوەری ئەمڕۆمان. بەڵێ بە قوربان وەڵاهی لە ڕاستیە ئێمە چاڕێ ئەوە بووین لە کاتێکە کە کارەبا 2 ساعات و 3 ساعات و 4 ساعات بوو ئەو کاتانە نیزامی با بڵێن دقەی ئاسیاسیال بە 95 دینار بوو بەڵام کە ئێستا لە شەو ڕۆژێکە 20 ساعت کارەبا کە مۆلیدەکانی ئەوان کار ناکەن و ئیش ناکەن و با بڵێن وزەی کەمتر سەرفەکەن ئەبوایە نرخی دقە کەمتر بواە تۆ بەڵام باکسۆ ئێستا ئەم هەلەی قۆستووە تۆ کە پەرلەمانی عراق بڕیاری چرکەی داوە باشە بڕیاری چرکەی داوە بەس بە کەمی بکردایە تۆ با دقەکەی حسابی دقەکەی کەم کردایە تۆ نەک زیادی بکردایە بۆ 120 دینار. بەڵێ بینەر بەرزەکان ناژێکی نیە باژارە دووکێ لەسەری بابەتی خەڵی چا خەبەر دەفەرمان جۆرە کۆڕێک خۆشت بژن بن دولاری گەلێک باشتر مشنوکە بەلا نوکە پارێنەکە ما چ زانین ئەوە تێنە چەند کەس نزان بەسەوە دۆلارە مروی زانی کەچەوە بژن شەریک بۆ کوڕەگە و ساس بۆ سەر دیفەندێرین هەمی کەس نەشتیەکەن گەلێکێت هەین گەلکەچکۆ دۆغبن ئەم بەس بێرە ئەڵسایە کوڕێک تنێ داخلی تنێ همین گاغازی خلاص به هر اجدر و اوصانینه خودی اول شریکی اوصا دست بگی وقتی شریک کار داخل کردین اوصانه بو نکر بو هزاری دلار بو تازانی دقیق کم سن چون 5 سنت تک چون بس بگاوه مروف نشد نیف ساعت بی باقبت کات همین خلاص بیتن بله پەیوەندیکمان لەگەرە لە شاری سلێمانی کاک بەرزان لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش هەموو کاتێکە چاچی بەڕێزەکەم زۆر سوپاس فەرموو بەڕێزەکەم بەنسبەت ئەم هێنەی ئاسیاسیێڵەوە وا باشتر نەڵێن ئاسیاسیێڵ لێن ئاسیافێڵ بەڕاستی هەر جاری بە شتێ هەر جاری بە بەهانەیە بە حسابەندێ شتەکە لە مەسلحەتی خەڵکا بێ و یا لە چیا بێ و ڕیکلامەکە و ئەملا وەولا بەس وەڵی بالعکس هەموو یعنی لە زەرەری ئەو خەڵکە و لە ڕوودکردنەوەی ئەو خەڵکەیە ئێستا ئەم مینی قسەکردنە گۆڕینی بەچرکە یعنی لە دقەیەکە بە هەزارەها بە ملیۆنەها دینار سوودی ئیزافە بڵین بۆ ئاسیاسیە لەگەڕێتەوە و خەڵک زەرمەند دەبێ بەڕاستی ئەوە خۆمان بەڕاستی 16 نەفەرین ئەمڕۆ بە یەکجاری قەراری ئەومان داوە خەتەکانمان دا بخەین یعنی بەڕاستی ئەو بە هی نەزانین هەموو گێشی کۆڕەکێکمان کڕیوە و زۆر زۆر لە وارزانترەکە و باشتریشەکەوێ بەڵێ جەوهەرمان لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش کاک جەوهەر ئەم کاتەوە باش قوربان زۆر سوپاس فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان وڵاهی لەسەر تەوەری ئەمڕۆمان بەداخەوە من ئەڵێم یعنی ئەوەی ئێستا لەم وڵاتە هەیە بەداخەوە یعنی من ئەگەر لە هەموو عالەما بەم شێوەیە بێ وڵاهی من نازام زۆر بە باشی نبینم چونکە تۆ تەماشاکەی کاکە نە حکومەتێ بپرسێتەوە نە هیچ شتێک هەیە یعنی معنای نییە تۆ دقە چییە کاکە تۆ هەر چاکوچۆی لەگەڵ کابراە کاپکە یەک دقەیە بەڵام یەک دقەکە سەیرەکەی 120 دینار برا بەخوا زۆرە خاستن بۆ وڵاتی ئەمە کە وڵاتێکی نەوتیە لەبەرۆ ئەم سیعرانە من وازانم زۆر بێ لەبەرۆ من داوا لە کەناڵی NRC-یەکەم ئەگەر بکرێ لە یەکێک لەو بەرنامەکانی خۆیە باز لە باسێکی ئەم تەوەرە بکرێ و یەکێک لەوانەی کە اختصاسیان هەیە لە ئیشەکە و هەم کارمەندی بەڵام کارمەندی ڕئیسی بێ مەسەڵەن بەڕێوەبەری کۆمپانیاکە بێ یا بەڕێوەبەری بەشی ژمێریاری بێ کە مقابلی لەگەڵا بکرێ بزانین سەبەبەکە چیە قەیناکە سیستەمەکە بۆ بە چرکە بەڵام خۆمانەی واش ئیتر چرکەکە بریتی بێ لە ڕوتانەوە بەڕاستی ئەمە ڕوتانەوەی هەنەک ئەوەی کە با بڵین بین بێ سەرباری هەموو خزمەتگوزاریەکانیشی باوەمان بیر نەچێت بەڵام من لەو بڕوایم لە ئێستاە ڕوتانەوەکەی لە خزمەتگوزاریەکەی زۆرترە و یەک قسەی ئەخیرم ئەگەر لێم وەرگری مەمنونە بم دەستخۆشیێکی زۆر تایبەتیشمێ بۆ کەناڵی NRT من ئەگەر لە بیرێ بێ پێشنیارێکم مایە جەنابە کە با بڵین ئەوەی کە داواکردنی بەرنامەکان بکرێ بە سەود
ئەوە ئێستا وا هەستەکەم خەریکە ئاکرێ و دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاس و هیوادارم پێشنیارەکانی باشە کاک جەوار زۆر سپاس بۆ پێشنیارەکانت یوسفمان لەگەلە لە قەڵات زێ کاک یوسف کاتەوە باش چۆنی باشی زۆر سپاس لەسەر تەوری ئەمڕۆمان فەرموو دەستخۆشی بەنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس بەڕاستی ئەو ئاسیاسیڵ ئەو بڕیارە کە دەری کردووە پەرلەمان بڕیارێکی خراپە لەجاتەوەی بڕیار لەسەر ئاسیاسیڵ و مۆبایل و شتانە دانێ با بڕیارێک بۆ ئەو تۆباران ڕاگرتنێ ڕاگرێ خۆمەوە لە بناری قەندی لەمەوڕۆ تۆبارانەکە و تارە لێ با و تورکیاوانە با بڕیار لەسەرەوەی دەرکەنەوەکو بڕیار لەسەر سیمکارتی بکات بە سرکەزارەدی خەڵکە و بەڵێ بەڕامەکان لێ دەکەم زۆر سپاس سۆرانمان لەگەلە لەو لێرەوە کای سۆران ئەم کاتەوە باش ئەم کاتۆ باش بەڕێزم بەشەیەکی گشتی لەسەر سیستەمی بەکارهێنانی موبایل لە کوردستانە بەشەیەکی گشتی تو چۆن لێکە دێتەوە لەلایەن خەڵکەوە بە چه شێوازێکە و شێوازێکە بەکار دەهێنرێت تو چۆن لێکە دێتەوە مەتاچانە چێتە چارچێوەکو پێویستیەک بەڵێ بەڵێ دەخۆشەکەم بۆ تەوەرە سەرکی کە داتانەوە من خۆشحاڵیشم بۆیکەوە یەکەم جار پێم بۆ بەرنامە تایبەتکاری کاتانە ئێمەش خۆشحاڵی من زۆر سپاس من تەنها قسە لەسەر کۆمپانیای ئاسیاسیل ناکەم بەڕاستی قسە لەسەر هەموو کۆمپانیەکانی مۆبایلەکەم بەڕاستی ینی ئەبێ ینی لەژێر چاودێری لیژنێکی زۆر بە دوواداچوونی بۆ بکرێت بەڕاستی ئەم کۆمپانیای مۆبایلانە تەنها بەرژەوەندی خۆ لێگەینەوە بەرژەوەندی وڵاتی لێک نانەوە بەڕێزم یعنی ئێستا چیکە مۆبایل بۆتە ینی ئیشی خەڵک زۆر ئاسانەکە ڕۆژانە خەڵک پێویستی بە مۆبایلە ماڵی با سێ چوار مۆبایلێ پێش مۆبایلەیە یعنی بۆ نمونە ئێستا من لە خۆم قسەکەم بۆ ئاسیانە ئەستا قسە پێی بۆ کۆڕاکرێت سیرەکەی بێتە دوو قات ئەوەش زۆر ئەستەمیشی دەهێمە یعنی ناتوانین بە ئارەزوی خۆمان قسە بکەین و پێداویستەکانی خۆمان دابین بکەین بەڕاستی ینی ئەبێت زۆر بەتوندی ئیجرا دەگەڵ ئەو کۆمپانیانی مۆبایلە کرێ بەڕاستی 90 دیناری زۆرە یعنی ئەگەر لە ماڵێکە سێشۆر سیمکارتمانە بێت یعنی وە تەلەفۆنمانێ مۆزۆرمانێ یعنی کە ئیشی ضروریمان پێێتی بەڕاستی یعنی ئەبێت بەلایانی کە مانگی 150 بەس بۆ کار بڕانێ کاتە ڕوبێکی معاشی داهاتی ئەو خەڵکە بەڕاستی ئەگە بە دوواداچوونی بۆ کرێ زۆر سپاسانەکەین سپاس بارزانمان لەگەلە لاڵە بچەوە کای بارزانم کاتەوە باش ئەم کاتتان باش پێویستە لە ماڵێکە هەموو ئەندامانی ماڵ هەموو ئەندامانی خێزان خاوەن مۆبایل بن خاوەن سیمکار بن وڵی پێویستە چونکە ینی هەندێک جار ئەو کەسانم پێکەوە بەسێتەوە هەندێک ڕووناوەیان بێ بەیەکری ڕابگەن بەڵام ئاساسیڵ یعنی ئێستا بەڕاستی کاری شوی کردو خەڵکە و بەش دەڕوانی خۆی کردو بە کۆیلی خۆی وەکو کۆیلی خۆی لێکردوون یعنی کەسێ هەیە 10 ساڵە سیمکارتی ئاسیای پێە ڕقەمەکەیدا زۆر خەڵگێ ناتوانێت بیگۆڕێ ئەوەش کۆمپانیا ئاسیاسە بژەوەی کۆنسۆلتەوە وای لێ کردوون کە پارێکی زۆر سەرفکە یعنی بەڕاستی بۆ کاتی دیگەی بەین تێ نامێنێ کە تێشان نامێنێم پەرزانامە بۆ نێرێ وحدێکێتە بەڵێ شێروان لە هەولێرەوە کاک شێروانم کاتەوە باش کاک ئاری لە شاری سلێمانی هەلو یارە باشتر کاک ئاری فەرمۆ زۆر سپاس وڵا بەڕێزم بۆ نمونە ئەم کاری سیستەمی چرکە و گۆڕین بەڕێی من هیچی لە مەساڵحی خەڵکانی ئەوەی کە زۆر خەڵک داواکارە حەق پەرلەمانی کوردستان لەم شەبەکە ئیتفاڵاتانەی کوردستان کۆڵێتەوە چونکە لە عێراقا 3 ئیتفاڵات هەیە کەوانیش بۆ 2015 عەقدیان کردەوە ئەگەر تۆ جەنابەت باسیەوەت کرد ئاسیاسیڵ 7 ملیۆن ڕازەی بەشداربوونی هەیە ئەم 7 ملیۆنە لە ساڵەکە ئاگاتە زیاتر لە 2 ملیارد دۆلار چونکە نیزام لە هیچ شوێنێک لە دەرەوەی کوردستانەکە جەنابەت بزانی بۆ نمونە لە ئەوروپا خەڵکی 1000 دقەی هەیە 20 دۆلارە بەس بەداخەوە لە وڵاتی ئێمە هەموو فەردێک دەتوانێت 50 دۆلار سەرف دەکات ئەمە بەداخەوە هیوادارین بەدەر لەوەشی کە شەبکاتەکان لەناو کوردستان هەم هەموو بورجە هەیە لەناو ماڵەکانی هیوادارم ئەم کێشەیە پەرلەمانی کوردستان هەریە زۆر سپاس بەڵێ لە سەرمان بابەت ڕێبارمان لەگەلە لە چوار قۆڕنەوە کاک ڕێبارم کاتە باش باش بەڕێز زۆر سپاس فەرمۆ خۆش بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی بە ئەوەی لەسەر سیستەمی ئەوەی بەڵێ ئەلو بەڵێ جێم لێتە کاک ڕێبار فەرمۆ بەڕاستی لەسەر سیستەمی چرکای ئاسیساڵ سەرەتا پێشەوەی سیستەمەکە بگۆڕێ دیار بوو بە ئاسیساڵ نامەی بۆ بەشداربووەکانیات من کە نامەکەم خوێندەوە گوتم کوتی کە سیستەمەکە بێ بە چرکە مالی لێکدایەوەکە خۆی دەقا شەخ چرکەیە گوتم دیار بوو کوتی پەرلەمان بڕیارێکی ئەوهایداوە
گوتم کە پەرلەمان نوێنەری خەڵک بێ بڕیارێکیەوە بدا حتمما لە بەرژەوەندی خەڵکە گوتم دقە 6 چرکەیە گوتم حتمما لە 95 دینارەوە ئەبێ بە 6 دینار بەڵام دیار بوو ئەمە زۆر پێچوانە بوو دقەی لە 95 دینارە بوو بە 100 دینار کە دیارە ئەمەش بۆ ڕستانەوەی خەڵکە بەڕاستی. بەڵێ کارینەما لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش هەم کاتێک باش فەرمۆ لەسەر بابەتی ئەمڕۆمان. وەڵام بەڵێنەوە چرکەکە باشترە لەبەر ئەوەی خوان ئەو کۆمپانیانە ئاساسر بێ خۆ هەر کۆمپانیکی تر بە ینی دەزانن کەبیری تایبەتی خوان هەیە لەسەر ئەوان و چیش باشتر بە بۆ خەڵک دەیکات. بەڵێ محەممەد لە ڕانیەوە کاک محەممەد ئێوارەت باش. بەڵێ کاک محەممەد کار عوسمان لە قەڵاتجە. کاک محەممەد لە قەڵات زێ بەڵێ ئەو کاتت باش بەڕێست. بەڵێ کاک محەممەد فەرمۆ. ئاڵت سێبەر دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەڕاستی ئەو تەوارانەی کە ئێوە داهاندێنن تەوەرێکە بەڕای خەڵکە و خەڵک بەدڵێتی دەستان خۆش بێ من یەکەم جارە پێنجیان پێوە دەکەم خۆشحاڵشم. زۆر سوپاس ئێمە زۆر خۆشحالین ئەمە بەرنامە مایکی خەڵکە ئێمە ئەو تەوارانە دەست نیشان دیکەین کە تایبەتە بە ژیانیەوە فەرمۆ. وڵی ئەو کارێکی ئاساس پەرلەمان کردی بۆ ئاساسل من دەستخۆشی بەسەرێک لە پەرلەمان دەکەم کە پێی کردە چرکە ئەم ئاساسل هەڵەکەی قۆسەوە تا خوێنی خەڵک ببژێ ئەو سیستەمەکەی کردێتە چرکە تاوەکو خەڵک ئیسفادەی لێ بکەن وەکەوەی کە ئاساسل دەکات کە نرخەکەی هێندە و نی بۆ خەڵکە زیاد کردەوەش بەڕاستی ئەوە مژینی خوێنی خەڵکە داوا لە پەرلەمان دەکەین مادام سیستەمی چرکەی بۆ ئێمەدانا با پەرلەمان هەمان کە داکاریشەوە بووکە لە نرخەکەی دابەزێنەوە چرکەی یەک چرکە بە 2 دینارە دەتوانێت بیکاتە دینارێک ئەو کاتە ڕاست بڕیارەکەی دەبێتە بڕیارێکە لە بەرژەوەندی خەڵک دابێ چونکە ئەو بڕیارەی دەرکردبەوەی بەرژەوەندی خەڵک تێدا بەردەسە بکە بەڵام بەداخەوە کە ئاساسل ئەو هەڵەی خۆسەوە کە ئەو هەڵەی خۆسەوە کردێ نوعێک لە بارزگانی بۆ خۆی تاوەکو سەر و زمانەکەی خۆ پێزیاد کات. بەڵێ عوسمانمان لەگەلە لە قەڵات زێ کاک عوسمان ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەستخۆش زۆر مەمنون دەستخۆشی و بەرنامە جوانە لێکەم. زۆر سپاس. ڕاستی بەرنامەکە لە کاتێکی پێویستا بوو هەروە لە کاتێکی گونداویشا بۆ بابەتێکی زۆر پێویستیش بوو. بەڕاستی ئاسیاسیاڵ و کۆڕەکتی لۆکۆمەتە متابعە کرد دەبێ هەر لە ساڵی 2004ەوە دەستیان کردووە بە خۆڵبرینی ئەم خەڵکە بێتەوە بۆ ئیشتراکی بێتەوە بۆ منەعەدە لە ئاسیاوە تەلەفۆن بۆ کۆڕە بکەی زیاتر بڕوا لە کۆڕەکەەوە تەلەفۆن بۆ ئاسیا بکەی زیاتر بڕوا. من گومانم هەیە لە هەموو ئەو سەرکردانەی ئەم هەرێمە بە تایبەتی هەر ئەوانەی ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە لە دەسەڵاتیدان شەریک بن لەم دوو کۆمپانیا چونکە بەڕاستی یعنی دەستیان کردووە بە قڕقڕادەی هەموو فەقیر و هەژارێکە لە وڵاتەیە. من تێنادەم ئێستا بڕۆ سەیری ئەم وڵاتە ئەوروپیانەکە سەیرەکەی نرخی پەیوەندیکردن لەوێ هەرزانترێ لە وڵاتێکی ڕەش و ڕووسی وەکو هەرێمی کوردستانی بێخاوەن و بێکارە. بۆیە بەڕاستی لە کاتێکا کە دەقە ئەگۆڕێ بۆ چرکات خەڵک چاوەڕێ ئەوە بوو کە نرخەکە دابەزێ نرخەکە بە ڕێشێوەیەکی ڕاستەخۆ بەرزێتەوە. من تێناگەم ینی لە کاتێکە هەرێمی کوردستان پەرلەمانێکی هەیە لە هەموو سەرجەم و لایەنەکان تێکاتەوە چۆن ڕێگە ئەدەن ئاساسیال بۆ شێوازە تەسەڕوفاتە ئەدەن. بەڵێ کاک عوسمان بەڵێ سوپاس پێم دەکەێت بینەرە بەرزەکان پێمان باشە بە شوەیەکی گشتی لەسەر تونیتی بەکارهێنانی موبایل لە کوردستانەوە قسە بکەن ئەو شێوازە بەکارهێنانی خەڵکیش بۆ موبایل کە زۆربەی زۆری خەڵک هەیە شێوازی قسەکردن ئەو بە شوەیەکی گشتی لەسەر ئەم پرسەیە ئێوە پێمان باشە سەرنجەکانتان نەبێ. ئاڵامان لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش. پێشەکەی من دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڵام من پێم وایە ئەمانە هیچی لە مەساڵحی فەقیر و هەژارە نییە هەتا ئێستا شتێکمان نەبینی لە مەساڵحی فەقیر و هەژارە بێ چکم بەڕاستی هەر شتێکەکەن بەس دەوڵەمەنەکان باڵا دەستن بەس دەوڵەمەنەکان خێری لێ بینن هەر شتێک نای فەقیری پێوە بێ بۆی ناکرێ و نەبوو نەکراوە باشە یعنی عایلێک ئەگەر کرێ کار بێ باوەڕکە یعنی دوسێ مامجارێک ئەگەر بتوانێ وەحدێ بکڕێ ئەنجا ئەمە بکرێ بە چرکەش یعنی کاتە ئێمە چیمان کرد. بەڵێ لە سەرمان بابەت محەممەدمان لەگەلە لە ڕانیەوە کاک محەممەد ئێوارەت باش. چۆنی بەڕێزەکەم حاڵت زۆر سوپاس لە ڕانیەوە بچوونەکانت چیە لە سەرم بابەتیان بمان پیرۆزداییتان لێ دەکەم دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە. سپاس.
دیارە من چەند سەرەتا دەمەوێت دەستخۆشی لە کارمەندانی ئاسیاسیڵ بکەم لەبەر ئەوەی زۆر ماندوون کاتێک ئینسان پەیوەندیان لەگەڵ دەکەواتە بەشدار بۆکە زۆر بەڕێزەوە بەڕاستی مامەڵەی لەگەڵ دەکەن و جوابی دەدەنەوە تەنانەت ئەگەر بە چارە قسە لەگەڵیان بکەی وەڕەز نابن و لە خزمەت بەشدار بۆکاندان ئەوە خاڵێکە پێشنیارێکی شمەیە بەڕاستی من بە پێچوانەی هەموو ئەو برادرانی قسەیان کرد دیارە ڕێزمەیە بۆ قسەی هەر هەمویان قسەی جوانیان کرد تەوەری جوانی وەروژاندووە بەڵام من دەڵێم سیستەمی چرکە باشە بەڵام سانیەی واتە چرکەی با دینار و نیوەک بێت یعنی 90 دینار دەکات دقی بجاران بە دقە 95 دینار بوو ئێستا با ببێتە چرکەی دینار و نیوەک دەکاتە 90 دینار وە پێشنیاری کەشمەیە بەڕاستی بۆ ئاسیاسیڵ ئینتەرنێتەکەی زۆر گرانە یعنی بڕوات کە ناتوانانی تێدەگەیت چەند دقەیەک ئینتەرنێت کە یاخود بتێ پێیجێک بکەیەوە بخوێنیتەوە کۆڵێک سنتە دەڕوان بەڵێ بەڵێ کامەرەمان لەگەلە لە کویە کای کامەران بەڵێ کای کامەران کای کامەران لە کویەوە سەرتا خۆشی بەرنامەکە لێ دەکەم وەڵای بەڕێزەکەم بەنسبەت تۆڕی موبایل بە شێشی گشتی خۆ دەتوانم بڵێ خزمەتگوزاریشی لە ئاسی پێویست نەکراوە بەڵام بە تایبەت ئاسیاسیڵ من بە دڵنیاییەوە یعنی نەبێتە ڕێکلام بۆ کۆڕی تەلەفۆن 100,000 خزمەتگوزاریەکەی شاشر و باشترە بەڵام ئێمە لەبەرەوەی بابەتەکان لێک زیان با تێکەڵ یەکتری نەکەین بەزە من ئەوەندە دەڵێم یعنی بۆ لەمە هەموو خەتایەکە بۆ ئاسیاسیڵ بژێڕنەوە کاتێکە من شتێکی باشتر شت دەبم ئاسیاسیڵ بەکار نایەنم یعنی تا حدێک لەگەڵ ڕێزم بۆ پەیوەندی تەواوی بینەران کە پەیوەندی دەکەن یعنی ئەوە شتێک ئێمە لە دەست خۆمان ئێمە هیچ کاتێک هەوڵ نادەین شتەکان بگۆڕین بەڵێ کامەرەمان لەگەلە لە شاری سلێمانی کای کامەرانم کاتەوە باش ئەم کاتە باش لەسەر بابەتی ئەمڕۆمان فەرموو بەڵێ برای بەڕێزم بە چرکەکردن حەقی خۆیەتی بەڵام نرخ بەرزکردنەوە کارێکی نەشیاوە من داوای لە بەکارهێنانانی ئاسیاسیڵەکەم موبایلەکانیان دابخەن واتەمان بگرن هەتا ئاسیاسیڵ چۆک داب بدا بۆ داوای خەڵک هەتا دەبێت بە چرکە و 1 دینار واتە 6 دینار بۆ 1 دقە بەڵێ تەماشەبانی نێجا ئێستا شەشینە شاری سلێمانی بزانی لەسەر ئەم بابەتە خەڵک چیاڵێ فەرموون بەڕاستی ماوەیە کە خەڵک زۆر لەوە یعنی لەسەر مۆزوع قسە ئەەکەن کە زۆر کات گران بووە تۆ کارتێکە کڕی بۆ نمونە $5 5,000 کڕی دوو پەیوەندی پێەکەی تەواوە بێ یا مەسیجەکە نێری خێرا تەواوە بێ بەڕای من ئەگەر کۆمپانیەکان تۆزێ نرخی کارتەکانیان دابەزێنن باشترە وەکو هێڵی پەیوەندیەکان لە کوردستانە بە تایبەتی هێڵەکانی مۆبایل زۆر کێشەی هەیە زۆر کێشە بۆ دروستەکایی کێلەوانە وحدەکەی زۆر کەمە بەشی هیچ ناکات و دوای ئەوە چەنەها جۆری پەیوەندیش هەیە کە خەتەکان تا زۆر جار کێشە بۆ دروستەکارنەوەیەکە و خەتی ئینتەرنێتیش لە کوردستانە بە شێوەیەکی وانە تاوکو بڵێ هیچ گلەیەکی نیە خۆت زۆر باشە زۆر خاوە وەکو گرانەکەشی دەقەکەی زۆر کەمە عنی بەشی 2 تەلەفۆن ئەکات یان کە سەیری ئەەکەی وحدەت پێ نەماوە داوا لایەنە پەیوەندیدارەکان ئەەکەن کە بەم وەزعایە بچنەوە تاکو هاوڵاتی فەقیر و هەژاریش سوود لەو پەیوەندیانە وەربگرن بەلە بینەرە بارزەکان دیارە خۆشببختانە لە ئێستا یاریمی کوردستان تەکنۆلۆژیا زانیاری زۆر بە شێوەیەکی فراوان و بە شێوەیەکی مدرن هەیە چەندین خەتی ئینتەرنێت هەیە بێجگە لە چەندین کۆمپانیا گیان مۆبایل کەمەش بێگومانە چێتە چارچۆی بەرژەوەندی گشتیەوە تۆفیق لە عربەت لەگەڵمانەکەیەکی تۆفیقم کاتەوە باش ئەم کەمون کاتێکە باش بەڵێ کای تۆفیق قوربان گیان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەڕاستی ئەمانە هەر بۆ شۆنەوەسان کە ئەم مۆبایلیان بۆ کردین بە شرکە و ئەمانات هاتوون لەم ناحێ قەزا فەقیرانە هاتوون هەنێک جلیان هێناوە بۆ قوتابیەکانیش باوەڕکە هەموو یەکی 10,000 دیناری تێناسێکی 26 و 30,000 و 36,000 دینار لەو خەڵکە ئەسەنن و ئەمە بە حساب کۆمپانیاکە ژی خۆیانە کاگەلجان یە حکومەت خۆیەتی ئەنجا بە هەموو ئەم میلەتە ڕوتێننەوە بەڵێ سیروانمان لەگەلە لە پیرمامەوە لە هاوینگا پیرمام کاک سیروانم کاتەوە باش ئەو کاتت باش بەڕێز چۆنی باشی من زۆر باشم زۆر سپاس فەرمۆ بەڕێز خەڵکی پیرمامە بەڵێ خۆشحاڵین ژمارەیەکی زۆر هێلی ئەسەسێلیان هەیە
فترێک شەبەکەیان هەبوو دواتر شەبەکەیان بڕاوە چەند ساڵێکە شەبەکە نییە هیوات چۆن دەبێ یعنی نادێ یاسایەکە بێ مازی بەکاربەریش بپارێزێ پێشتر هێڵ هەبێ دوایە نەبێ شەبەکە شتیوان نادێ خۆ دوای بابەتێکی دێش کە دەڵێ لە هەموو دێش شەبەکە هەیە هەموو دەڵێ لە کوردستان هەموویە لێرە نییە بەڵێ سۆرانمان لەگەلە لە شاری سلێمانی کاک سۆران ئەم کاتە باش ئەم کاتە باش بەڵێ کاک سۆران فەرموو بەڵێ زۆر سپاس وڵی سەبەر بە بەرنامەکەتان لە ڕاستیا خۆی نازانم کۆمپانیا ئەوە ئەگەر هاوکاری خەڵکی کردا و سعرەکەی داشکانەدا بەزانایە بەڵام زیای کردو بە دەر لەوانەش ئێمە ئێستا خەتێکەمە قسەی پێ ئەەکەم شتێکیان بواتە 4 سنتیان پێ ئاڵەن ئەوەی کە 50 دینارەکە ئەڕۆژ بەڵام ئێستا سعرەکەی لەگەڵ نۆیەکان فەرقی نەکردو و هاوتا کراوە ئەم ئەو خەتانی ئەمە هەموو کەسێک لە ئێمە 15 وەرەق و 20 وەرەقی پێداوە هەیە 30 وەرەقی پێداوە ئەمە من 15 وەرەقم پێداوە تازە کڕمە ئێستا معقولە بێتە ئاسی خەتێک کە باری 15,000 یان 10,000 دینارە یعنی ئەمە کێ باجەکەی ئەدا دوایەوە کۆمەڵە کەس سەرمەندە بێت لەم بوارەیە یعنی حقا حکومت لە جیاتی پەرلەمان قسەی لەسەرەوە کردووە کە زیایی کردو کە خەڵکی لەو ناوەیە خەڵکی بەژمێنێت و داماوی سەرگەردان کردووە لەوەیە کۆمەڵەکە زەرەری کردو بێ هاوکاری کا لەوەیە سەرەری تووشی خەڵک کردو یعنی حقا چارەسەرە بۆ وەزع بدۆزنەوە بەڕاستی ئەمە شتێکی باش نییە ئەو کۆمپانیایش لە ڕاستیا خۆی بەدەست خۆی نەبێ شتەکان هەڵسوڕەنێ کۆمەڵی خەڵکی زۆر لە خەتی ئاسیایە بەڵێ کاکیانمان لەگەلە لە شاری سلێمانی کاکیەتم کاتە باش ئەم کات باش دەڕێتم بەڵێ فەرموو لەسەر بابەتێکێکێ بە کورتی لەبەرەوە کاتمان بەرەو کوتە یاڕوە بڵێ کاکە جان من داوا لە بەشداربووانی ئاسەسێڵەکەم لە مەولووە مۆبایلەکانیان داخەن بەکاری نێنن تا نرخەکان کەمەکاتەوە بۆ لە هەولێر چرکەی دینارەکە بۆ لە سلێمانی 2 دینارە خوا قبوڵەکە خۆ سلێمانی ئاسەسێڵی دامەزراند وایە نەخۆ هەموو خەڵکە زانێ وەڵی ئێستا زێن ئێستا من 7 نەفەری نەماڵەوە هەموو زێن بەکارێنی لە بۆی دقی 75 دینارە ڕاتن چرکەی دینارێک و پوینت 25 فچە لە بۆی زێن ئێستا ئێمە بەکارێنی لە بۆی ئاسەسێر بە کەڵک نایە و داوا لە هەموو بەشداربوانەکەم بۆ خۆیان بەڵێ دوایام ناوبڕە جارێکی دیکە لە سەرما بابەت لە گەلێوەم بەڵێ ئەسانمان لەگەلە لە شاری سلێمانی کایەکە ساتەم کاتە باش شەکەر بە کۆتی سەرنجەکانە خودت بگەینی فەرموو کاکیجان ئەم کاتە باش و دەستخۆشی و تەوەرێت لە یەکەم بەڕاستی تەوەرەیەکی گونجاوتان هەڵبژاردە و لە کاتی خۆیدایە من دەربارەی مۆبایل و پەیوەندیکردن لە ڕێگە ئەم بڵین تەکنۆلۆژیای مۆبایل بەڕاستی بڵین لایانی بەتەکید شتێکی پۆزتیف و باشە و بەتەکید وەلایانی نەگەتیفیشی بە دڵنیایەوە هەیە دەربارەی ئەم گۆڕانکاریە بۆ مەسەلەی چرکە بە تایبەتی من قسەم لەسەر ئاسیاسیەڵە چونکە ئێمە لە سنووری ئەمە لە سلێمانی ئاسیاسیەڵ بە ڕێژەیەکی زۆر بەکارێنرێ بە حەقەت ئەوە بەگشتی لە بەرژەوەندی هاوڵاتیان و بەشداربووانی ئاسیاسیێڵە و ئیستیغلالکردنی خەڵکە و ئەو سیعرە بەڕاستی زۆر ئەکەوێت لەسەر خەڵک سعری دقەیەک 120 دینار تا ئیسە تۆ بڕۆ مەسەڵەن کۆڕەک پێم وا بێ 85 بۆ ئاسیا 120 دینار بێ بەڕاستی ئەوە زۆرەوە ئیستیغلالکردنی خەڵکەوە بە کورتیش قەناعەتم وایە ئەم کۆمپانیای پەیوەندیانە و مۆبایل بە ئاسیاش و بە کۆڕێکیشەوە بە تەکید دەسەڵات و بەرپرسان و دەسەڵات و حیزب لە دوایانەوەی ئەمە پێم وا بێ ئەوە حاشا هەڵنەگر و بەڵگەنەویستە بەڵێ کاکارێمان لەگەلە لە ڕانیا کاکارێمام کاتە باش ئەلو بەڵێ کاکارێم ئەلو بەڵێ جێمان لێتە فەرموو دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەگەر دەنگی تەلەڤیزیۆن خۆی کەسێ کاک هەر بەڕاستی من دەستخۆش لێ دەکەم بۆ بەرنامە جوانە تێدەگەی بازێ لە کاتی خۆیان باز ئێستا هەندێک شتەیە هەر لە بیدایەتەوە ینی خەڵک دەبێت ڕۆشنبیر بکرێت ئێوە لەو کاتەیە ئەو تەوەرە دەدەنێن لە باتی بێن خەڵک بە ئازادانە قسەم بکەوە ڕایەکم بۆ ئەو شتێکە پێدا ناخۆش نەبێ لە باتی ئەوە بێن خەڵک بە ئازاد قسەم بکە بە ساچ قسەم بکە نابێ ئێوە ڕێگر بلەوە کە خەڵکێک قسەی بنەوە ئەی دەکات یان قسەی بنەوە ئەش کرەکە ئەگەر ئەوەم لێ قبول کرد بەڕاستی لەبارەی ئاسیاسیەڵشەوە لەو منتیقی ئێمە خەڵکێکی زۆر ئەوەی بەکاردێنێ بەڵام ئەگەر بێت و بکرێتە ڕێژەی ترکە خەڵکێکی زۆر زەرمەند دەبێت بەڵێ کاکارێمە ئێرە
بڵندگوی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە ئێمە تەلەفۆنیش کەسێ نابڕین بەڵام خوا نەخواستە کەسێک کە دوور بێت لە کۆمەلگا دوور بێت لە ڕەوشتی کۆمەلگای کوردی توزێ قسەین بکە ئەویش لەوانەیە حالەتێک دوو حالەتە ئێستا هەبن ئێمە لەسەر قەپاتەکەن لەوە پێم وایە ئێوەش پێتان خوشە ئەچینە سەر تووری کۆمەڵاتی بزانی لەوێ خەڵک چی ئاڵێ هەروەها شوانە علی ئاڵێ وەڵڵاهی ئەم کۆمپانیانەی مۆبایل تیجارەت بەسەر خەڵکەوە دەکەن و تەنها پارە لە میلە دەکشنەوە بەرێ هەروەها ڕێبار نەپاخی دەبێژە سیستەمی چرکە یە باشینە سیستەمی جاران باشترە دەمێ دلار مرۆڤی دەزانی چەند ڕاستی دچۆ و چەند مایە هەروەها هارێس ئازاد ئاڵێ کۆمپانیەکانی کوردستان بەداخەوە تەنیا بیر لە قازانجی زۆر و خزمەتی کەم لە سیستەمی گۆڕینی دولاری ئەمریکی بۆ دراوی عێراقی ئاسیاسال سودمەندی یەکەم بووە و هەمان کات لەم سیستەمە نوێدا ئەو کۆمپانیا هەر سودمەندی یەکەمە بەڵێ داوای لەبورین لەو برادرە ناکەین دیارە کومنتێکی زۆرمان بۆ هاتە بۆ لەسەر تووری کۆمەڵاتی پێیجێنارتی کە لەبەر نەبوونی کات ناتوانین هەمووی بخوێنینەوە جارێکی دیکە سوپاسی هاوکارانم لە بەشی کۆنتڕۆلی کامێرەمان و سوپاسێکی تایبەت بۆ ئێوەی بینەری عزیز کە تا ئێستا تەماشای بەرنامەی ئێمە بوون هەر شاد و بەختەوەر بن سبەی هاوکارم شوان عادە لەگەڵتان هەبێ